خاڵێکی تر ئەڵەیە باز لە کوردستانەکە ئەڵەیە هەر تۆ بووی لە بەرنامەی ڕابردوودا دیفاع لە کورد و کیهانی کوردی و حکومەتی کوردی ئەکرد لە کوردستان و لە هەرێمی کوردستانە کرد کە ئەنەما من وتی بێتم قبوڵمان نییە هیچ کەسێک دەست درێژی بکاتە سەر ئەوە جەنابتی وا لێ حاڵی بووی یان چەواشەکاریەکە ژنا ئێمەشتی وا ناکەین ئەبێت چەند ڕوونکردنەوەیەک بدەم بە جەنابت و بۆ کەسانەش کە گوێمان لێگر کوردستان وەکو هەر وڵاتێکی تر خاکە خەڵکە دەسەڵاتی سیاسیە کوردستان وەکو خاک مڵکی ئەو خەڵکەیە کە لەسەر ێژی لە زمانی قەومیەتە چۆن وڵاتەکان ئێستا دابڕدابڕ بوون لە دوای ڕمانی دەوڵەتی عوسمانی بۆ 56 وڵات و 76 ئەقەلیەت کە چەوسێنرانەوە ئەم 56 وڵاتە سنووریان بۆ دیاری کراوە کەوا بوو خاکێک هەیە و خەڵکێک لەسەر ێژی ئەم خەڵکەی لەسەر ێژین ئەڵەن خەڵکی ئەوێن وەک چۆن ئێستا بەناحەق ئەوترە سعودین خەڵک سعودی نییە لەوێ خەڵکی عەرەبستانە چۆن ئەڵێن میسریە خەڵکی میسرە ئەوانش خەڵکی عەرەبستانن خەڵک وەکو جەنابت نەبووە بە سعودی تابعی ئال سعودی بێ خەڵک دەڵێ ئەردەنیم ناڵێ هاشمیم بەڵام بۆ ئەربابانی جەنابت دەڵێ سعودیم ژنا ئەسڵەوەیە کە بڵێ بیلاد الحەرەمەین یان ئەڵێ حیجاز یان ئەڵێ عەرەبستان کە لای ئێمەی عەجەم عادەتەن ئەڵێن عەرەبستان کوردستان خاکە ئەو خاکەش کە بابوو باپیرانی ئەمەی لەسەر ژیاوە بە درێژایی تاریخ کەوتۆتە ژێر پێی خەڵکێکی داگیرکەرەوە ئەوانە کە کورد قبوڵی نەبوون دژایەتی کردوون و شۆڕشی بەرپا کرد و بەرامبەریان بە هەر ناوێکەوە هاتبنە کوردستان هەیە بە ناوی مەجووسیەوە هاتوو هەیە بە ناوی ڕۆمەوە هاتوو هەیە بە ناوی مانەوی یا زەردەشتی هاتوو هەیە بە ناوی مەسیحەتی هاتوو هەیە بە ناوی ئیسلامەوە هاتوو هەیە بە ناوی بەعسەوە هاتووە هەیە بە ناوانی ترەوە هاتوو خەڵک سەیری ئەفکار و ئەخلاقی کردوون کە ئەفکار و ئەخلاقی لێ قبول کردوون وەکو ئەوانی لێ هاتوو وەکو مسلمانبوونی کورد مسلمان بووە لەسەر دەستی ئەو سەحابیە بەڕێزانە لەبەر ئیسلامەکەی پێ قبول بۆ سەیری کردو دینێکی زۆر ڕەوایە زۆر حەق و زۆر دروستە ئەم کەسانش کە دینەکەیانێناوە داگیرکەر نین مژدە دەرێکن هۆش دەرێکن پەیامەکەیان گەیاندووە خۆیان ڕۆشتن بە وڵاتی تر نە اقتصادیان دزیوە نە خەڵکیان زەلیل کرد بەڵام ئەوانەی تر کە لاف و گەزافیان لێداوە دوایی ئەوانەی کە کوردیان کردو بە کۆیلەیە بە مەوالی یان ئەوانەی بە ناوی بەحسەوە هاتوون و ئەنفالیان کردوین یان ئەوانەی بە ناوی جمهوری ئیسلامی و هاتوون و داگیریان کردوون یان جێشی تورکی بۆ هاتووە داگیری کردوین هەمویان وەکو یەکوان و داگیرکەرن خاکەکە پێویستی بە ڕزگارکردنەوە هەبووە ئەوەی ڕزگاری کردوێتەوە هەر خەڵکەکە ڕزگاری کردوێتەوە کە کوردن ئێمەی دیندارانی کوردیش بەشێکین لەو کوردە پێش وجودی ئێمەش وەکو کۆمەڵە خەڵکێکی خاوەن وەعی و دید و ڕێ و فکرێکی سیاسی و خەباتێکی جیهادی کابرایەکی لیبرالی دیموکراسی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لە 1946 دروست بوو لە 1961ەوە شۆڕشی ئەیلولی بەرپا کرد کابرایەکی یەکێتی مارکسی کە لە کۆمۆنیستیەوە هاتبیان پەروەردەی مارکسی بوو بێت لە 1975ەوە لەگەڵ یەکێتیە کەوتۆتە خەباتی چەکدارانەوەی شوکاری خۆی کرد کۆمەڵی مارکسی لینینی بن ڕەنجدەران یان هێڵی پانی جەرال تاڵبانی یا سۆشیالیستەکان بن بزوتنەوەی سۆشیالیست یان هەر کەسێکی تر ئەو گروپانێک کە غەیری تەوەجوهی ئیسلامی ئەوانەش خەباتی خۆیان کردو هەر بۆ وەکو کورد بۆ پاراستنی خاکی کوردستان و دەرکردنەوەی داگیرکەرەکانی ئێمەش وەختێک ئەم وەعیەمان بۆ دروست بووە دوای دینداری بوونمان دوای ڕازی بوونمان بە ئیسلامەکە سەیرمان کردو ئەو واقعی کە ئێمەی تیا حەرەکەت دەکەین واقعەکە پێویستی بەوەیە کە خەڵکەکەمان ڕزگارکەین کورد بە پێناسەی ئێمە کراوە بە مستەزعف بە پێناسەی کابرای مارکسیش کراوە بە کادیحێکی چەوساوە بە پێناسەی کابرای قەومیش قەومێکی تر هاتووە ژەردەستەی کردووە پێویستە هەوڵ بدا بۆ سەر بەخۆی خۆی هەر یەکێک لە دید و ڕێبازی خۆیەوە ئەم ڕەنجەی داوە ئێمەش بەم شێوەیە ئەم ڕەنجەمان داوە کوردستان بە مڵکی هەموو کورد دەزانین کوردیش بە ئەهلی هەموو کورد دەزانین ئەمە خاک و خەڵک کە دێنە سەر دەستەی سیاسی ئیدارەی سیاسی ئەم گەندەڵانەی تاغوتانی پارتی وێچێتی و ملحیدان و بێدینان و مرتەدانی کورد ئێوە خۆشتان ئەم هەفتەیە ئاجۆتان لێ گرتووە لە ئیخبارە کە مەسئولانی حکومەتی مرتەدی یەکێتی و پارتی ئەیانەوێ مخدراتەکە بکەن بە ڕەسمی بەو اعتیبارە پارێزگاری سەحەتی خەڵکەکەمانەکەن لەبەرەوەی خەڵکێکی مافیایی ئەنواع وەشکال مخدرات دێنێ
قياسي صحي لسرنية كأنما أواني تلك أواني هنا قياسك صحية أم جارة أوان بقياسي صحي أي هنا بمقدار شي تايبتي شيدنا وبخلشي وكو زور بيشكوتو بنوكو حكمتي هولندا كبمقدار تايبتي وبالرسمي رقادا بفروشت أما لكاتك يا كبسبين صال بسوشش صال كهربان تأمين نكردو درمانيان تأمين نكردو جامعات يعني نكردو تو كخدمتي خلق كوكا أو هم خلق خريج أو هم إدارة شبابي أو انتماي ما به نوظيفة دسك إما اختلاف ما لقل أم قندلانة ولقل أم درندانة وأم وحشيانة هيك تشونا تصل حكم ندينيان بخلق يشتون الدنيا نقومية كان هيشتوك وقومية خلقك بتشواشكاري جاران خلقك بو كردايتي بكنو بسو 8 شهرش نبرواشان بديمقراسي وما في إنسان هيك برزيان كردو توكو بوين باخي أو رشم كردو يعني مليان إما أو بوين باخر راجشين لمليان إما وكو جنابت نين خزمت كارو كأسليسي آن بينو درع مان بدن بوي خو مان بباريزي من لو شارانا حركة ما كردو بارم بينا بو سيارة شم چاكما يك سياريكي شم بيه بوكات بلام شو الروج الروجتينو أقرين بسرو خلقيا بو شيار كردنوا أو مزقوتي تودلت بيه خوش ولا ساي أماني طاغوتاني آسايشا لسليماني خلق ليتكو بيتون يوجد لدوا وبكا لجير سايد شككاني خومانا زماني بزوتنوي إسلامي إما 10,000 كذا هاد ونوجي جمعة لمزقوتي جيها إما أمانيش مان بدس خومانو بياوي وجبوينو جريء بوينو توحيد وعقيدة كشمان أويك بجنابت باسيكي لقل حاكمية كشا باسمانا كرت فنيش مان لشان أبو چونك إما منزاني كبجهادك أباريزري ويستاجوا كسي كبي وابي إسلام ببي جهاد هنا توبو كردستان أبي رنجي فرهادي بدا أبي أوتشي وهلك نبيك أبي طاقوسانك بلان بو بارتي ويشيتي إما لكردستان شيتيا أو هست بيكين كردستان خاكا كرديش خلشيك لسرو كردستان أجين إما همو مانوين مشتركين لقل يكتر لقل كابراي ماركسي لقل كابراي شيوعي لقل كابراي بيدين لقل ديندار لقل يزيدي لقل قومي لقل هركسك لهر اتجاهاتك أبي إما تشمان لاتجاهات خلقانية لفكري خلق ناترسين بويالين سنوري من كوتاي بيدك سنوري تو دس بيك سنوري تو سنوري كسايتي خود بفكري خود بديدي خود بأيديولوجي خود بأخلاقي خود بمالي خود بساماني خود بالرأي خود تو خودي ومنيش منهم بلا مرة لو نادري ما إسلامك كمان بخينو بيش ساوي خلقي وبلين أم برنامج رزقار كردني إنساني تياهي أما لقل دا صلاة دار السياسية كائمة وكو جناب نين لخزمة يعني فرعون يك فرعون بولي أمر بزاني مصادرة كردني مالي مسلماناني همو ينابيه تعذيب داني خلشي مسلمان وحافظ قرآني بشرعي زاني به كهربائي لبن قنيان دابيه تشي وكو كاق عبد الباسطي هولير كلا صار 1998 لزنداني بارتي حافظ قرآن بيايشي مسلمان يعني أوهمو برما أساتاني ترك أجيلهم يمن أين وكو جنابت بكوينة بوياخ كردني بيلاوي سلطة يما بأورمان بحاكميتي ديني خواهي بروردقاره يا داود إنا جعلناك خليفة في الأرض لتحكم بين الناس أم خليفتيا كبيغمبران بريك آريتي خواهي قوري وكردويانا لتحكم بين الناس حكم كردني جابي بزاني يما وكو تونا خوانوارنين وكو شيوخكاني شدنا خوانوارنين كلباسي حاكمية ديمو سري إن شاء الله يما زانين دا صلاتي سياسي سيشتا يا صدا رشتنا حكم كردنا داوري بردنا لايا كهرسيكي لقرآناهن لباسي تشريع على سورة شورايا لبيستويك أفرمي أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله لحكمة لتشلوبينجي ما إيديها أفرمي ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون لداورية لسورة النساء على آية 64 فرمي ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا أما بأورمان بمد صلاة السياسية هيك أبي بقرته بسرورة الشرع بس وتنها حاكمية يكاش بقرته بالدين خواهي قوره بس نقيش يجي لولا وكين بولي أمر كالدين كدرتو بعلني طوافي لا نشك على جهتي طوافي كعبة وجل الصوفية راز بنت ولا بروي لدورو بري الشيخ عبد القادر جيلاني يان شيخي نقشبندي يان كاك أحمد الشيخ لو أنا دعاء قبل إخوائي لمنيش ولا مش خوش بي يا بلا لمن خاطري أمش لمن خوش بي كأبي بدعايك
شمشێرتان لەوان هەڵگرتووە بەڵام لە بەرامبەر تاغوتان و ملحیدان و مرتەد و بێدین و گەندەڵەکانە خۆتان مت کرد. ئەبێ ئەوە بزانین کە جەنابەت کە ئەڵێی دیفاعت لە حکومەتی هەرێمە کردو لە کوردستانە کردو ئەوە ئێمە نین. دیفاع لە کوردستان و خەڵکی کورد کردومانە و ئەیکەین بە چەچش کردومانە وەکو جەنابەت نەهاتووی ناوە بیکەین. اینجا بە قسەش کردومانە لەو شوێنێک کە پێویستی بە قسەکردن هەیە لە بەغدا بوو بێ یا لە ڕۆتردام لە هۆڵندا کە خەڵکەکەی هەنساری سەدام حوسێن بوون کە چوومە سەر منبەرەکەوتم سەدام حوسێنی مولحید و مرتد. ئێمە مساومەمان لەسەر وتنی حەق نەکرد کەوا بوو کە ئەڵێن کوردستان بۆی جەنابەت کە لێت تێکەڵ بوو ئێمە لێمان تێکەڵ نەبووە. ئەو چاواشەکاریەشت جواب بدەینەوە. کوردستان خاکە خەڵکە دەسەڵاتی سیاسی لە خاک و خەڵکە ئێمە اختلافمان لەسەری نییە کە دیفاعیشی لێکەین لە کوردستان و لە دەوڵەتێکی کوردی بەڕووی دەوڵەتە داگیرکەرەکان هاوسێ داگیرکەرەکانمانە دیفاعی لێکەین. ئەژنات دەوڵەتێکی کوردی دروست بێ هەر مەسعود بەرزانی بیبا بەڕێوە هەر تاغوتێکە بێ و کۆ تاغوتانی ترکە لە ئەندۆنیسیاوە تا مەغریبەی بوون بەڕێوە. خۆ نهاتوێتە پێشەوە شەرعی خوا تەطبیق بکە بە ئینتیخاباتی خەڵکێکی حڕیش نهاتوێتە پێشەوە هەتا وەکو تەئیدی بکەین و بەیعەتی بدەینە کە ئیسلامەکەمان لەسەرا تەطبیق بکە. ئێمە تووشی ئەو چاواشەکاریە مەکە. خۆت بڕۆ ئاور لە قیامەتی خۆت بدەرەوە ئەوە دنیات بردوێتەوە لە ژن و لە متعە و لە حەرام و لە حەڵاڵ و هەمووی کەوتۆتە بەردەست لە سایەی تاغوتانە ئەژیت و لە ئەمانایت و پێشم سەیرە دەرعەت هەیە. ئێمە خەڵکێک لە ناو بزوتنەوەی ئیسلامیمان نابوو کە ئێستا نائیبی پەرلەمانە کاک شێخ فەخرەدین ئەندام سەرکردایەتیمان بوو بەڵام چوو لە بەغدا عەمەلیاتی کرد و هاتووە. کاکە تۆ بۆچی ئەندام سەرکردایەتی بزوتنەوەیکی چەکداری کە سەدام حوسێن بە کافرە زانێ و جیهادی بەرامبەر ڕاگەیاند. تۆ لەو زیاتر لە ئەمانای عەزیزە. خوای گەورە هیدایەتی ئێمەش و تۆش بدە. خوای گەورە ئێمەش و ئەم مسڵمانە بە ڕێزانەش هیدایەت بدە ڕامانگرە لەسەر ئەم دینە ئەو کەسانش کە دینەکەیان وەرنەگرتووە ئەقلیان پێ بشکێ بیری لێ بکەنەوە زیاتر تەنها ئیسلامیش چارەسەری کوردە. بەخوا قەسەم 100 ساڵی تریش لەژێر سای عەلەمانێتی کوردیا بن ئەوەتان دەست ناکەوێت کە ئێستا دەستانەکرێت. زیاتریشەتان چەوسێننەوە هەتا وەکو ئەو ڕۆژەی خۆتانە گەڕێنەوە بۆ ئیسلام و ئەبن بە عەبدی خوا ئەو کەسەش کە ئەبێ بە عەبدی خوا عبودیەتی هیچ کەسێکی تر قبوڵ ناکە. خوای گەورە ئێمەش وێوەش سەلامەت و سەرکەوتوو بکە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.